بەراورد بە ڕابردوو لە کەرکوو خوێندنەوەی کتێب و ڕۆژنامە و گۆڤار لە داشکاندایە و خوێنەر لە جیاتی کتێب ڕووی لە دنیای تەکنەلۆژیا و تۆڕی کۆمەڵایەتی کردووە. خوێنەران و ڕۆشنبیران و نووسەران لە کەرکووک پێیان وایە نائارامی دۆخی سیاسی و باری ئەمنی هۆکارێکن بۆ پاشەکشەی خوێنەری کتێب لە شارەکە. بۆیە ئەو مێژوە پرشنگدارەی کتێب لە کەرکووک مەترسی نەمانی لەسەرە. هەر شاری کەرکووک ینی مێژوێکی پرشنگدارێ لە بواری کتێب بۆ نمونە محەممەد ئەمین عەسری لە پەنجاکان و لە چلەکانە تا شەستەکانیش توانی هەر خۆی کاتا کەسێک لە جیرفانی خۆی پەنجا کتێبی کوردی چاپ بکات و لە ساڵی 65 یەکەم کتێبی کوردی لە مێژووی کورداکە بووە کتێبی دەنجی لەم شارەکرا کتێبی شیرین فەرهاد و دوایەوە تر خورشید و خاوەرە و یوسف زولێخایە من 12 کتێبی دەنجی خۆم پاراستومە لای من هەیە. ئەگە بەراوردی کەین بەو ساڵانە بەڕاستی ئێمە زۆر دواکەوتوین. ئێستا خەڵک بە بۆنەی ئەم تەکنەلۆجیاوە ینی لە کتێب دوورەوە کەوتو ئاشنانی لەگەڵ کتێبە ینی ئەتوان بڵم لە کتێب تۆراوە. لە ڕابردوودا ئەگە لەگە ئێستا بەراوردی بکەین ڕێژەی خوێندنەوە لە کتێبدا لە شاری کەرکووکدا بەرەوداکشانێکی گەورە چووە. ئەوش خۆی دەبینێتەوە لە کۆمەڵێک لەو فاکتەرە سیاسیانەی کەوا لە شارەکەدا ڕوویداوە ئەو هۆکارانەی کە لە سیاسەتی تعریبدا خۆی بینیوێتەوە ئەو هۆکارانەی کەوا لە دەربەدەرکردنی خەڵکەکەی خۆی بینیوێتەوە ئەمانە هەموو دەوری گەورەیان بینیوە لەوەی کەوا خەڵکەکە لە کتێب و خوێنەوەی کتێبدا دوورکەوتەوە. بەڵام ئەمەی کە لە ئێستادا لە دوای پرۆسی ئازادیەوە دەبینی کۆمەڵێک چالاکی گەورە هەیە کۆمەڵێک کاری گەورەیە دەستگای گەورە دانراوە ئەمانە توانیویانە بمنە قۆناغ ڕێگە هەنگاوێکی بەوەی کەوا ئەو داکشانی کە ئێستا ڕوویداوە بەرەو هەڵکشانی کە لە ڕابردوودا هەیە دەوری خۆی ببینێتەوە. کردنەوەی پێشانگایکی ئاوە کردنەوەی دەرگایە کە بەڕووی خوێندکارانە ینی لە ئەو بەشە قەتیسماوەی خوێندنە جێ نەمێنن کە مێشکیان سنوودار بکرێت بە کتێبێک یاخۆت بە دوو کتێب ینی خوێنەر کە گەشتە پلەی باڵای خوێندنی خۆی یاخۆت لە گەشتە ئاستی پەیمانگا و زانگۆکان دەبێت بە شێوازێکی جیاوازتر لە تاکێکی تر بیرکاتەوە. خوێنەر لە کەرکووکە بەڕاستی بە ئەو بارە قورسەی کە لەم شارەیە تێپەڕەیە کە کردنەوەی پێشانگایکی ئەوە هەستەکەم کۆمەڵی ڕێکار و یاسای قورسێوێ بەڕاستی هەر باشە لە ئاسێکی باشە سوپاس بخوا. هاوکات بە ئامانجی گەیاندنی سوودی زیاتر بە خوێنەری کتێب بۆ یەکەم جار پێشانگایەکی ساڵانی کتێب لە شارەکە کراوەتەوە. ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت و زیاتر لە 1000 ناونیشانی کتێب لە خۆ دەگرێت و 15 چاپخانە بەشدارن تیایدا. ئامانجی ئێمەش لەکردنەوەی ئەم پێشانگایە هەم نزیکردنەوەی کتێبە لە خوێنەرانی کەرکووک و پاشان بتوانین لە ڕێگەی ئەم پێشانگایانەوە داشکانی تایبەت بکەین بۆ خوێنەران هانیان بدەین بۆی باشترین کتێب و کتێبی زیاتر بکڕن لەم پێشانگای ئێمەدا. تەکنەلۆجیا و بوارە ئەلکترۆنیەکان کاریگەری تەواویان خستووەتە سەر ژیانی تاکەکانی کۆمەڵگە و لە جیاتی گەڕان بە دوای ناونیشانی کتێبدا ڕۆژانە سەرقاڵن بە هەڵدانەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە و کەمێکیش نەبێت ڕۆشنبیریان زیاد ناکا. بۆیە داوا دەکرێت هەنگاو بە ئاڕاستەی گرنگیدانی زیاتری خەڵک بە کتێب بنێرێت و ساڵانە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شارەکە بکرێتەوە. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.